میوانەکەم قسە دەکەم بە تایبەتی بەڕێز نەواف ڕەشید ئەندامی نوێنەرایەتی ئەنەکەسە لە هەرێمی کوردستان لێرە لەگەڵما زۆر بەخێربەی. چۆن دەڕوانی تا مەرسومی سەرۆکایەتی کۆمار کە دوێنێ ئەحمەد شێرعەڕای گیان پەیوەست بە پرسی کورد؟ سپاس وەڵا گاوەک ڕاست و درستە و هەگەر تەخیر بووژی بەس باشە، ینی تأخير بو باشتر بو قوني يعني أنا وياش خو متوقع بو نه بس متوقع بو اجدماغو شرع بو دا صلاة سوريا ده هناك شرط مرجن دولتين هريمي وهروهاجي دولتين جهاني وسرسري وان أمريكا وفرنسا سر وي بنجهيه گرک تو بکاتی سوریا ده به ماف نمینن و هو بشیک و نابه سوریا بزیوری بشویه که وکو شویه 2011 دما بشار يعني ويا متوقع بو هفيام أوى باشتر به هناك كيماسي هناك تشتن هنا زلال نينا مرسومة كذا بس أمد بين تشتكي باشا بيش روجه ده هناك باشا برز نواف برز دليمة چاروان كراوبو متوقع بو بتواني أمل جير قشار دا درابيت أم مرسومة لم كاتا دا راقين درابي أي زختك بوا لسر أحمد الشارع بو راقين دني أم مرسومة لم كاتا دا إما بالتأكيد الضغط هي بالتأكيد يكش کسی سرپرستی هگر نه دیار بجی لپاش میزه دولت هریمی جی و هر وهاجی دولت جهانی و سرسری وان امریکا خدا وی هلوستیا اف هلوستیا حتی نی رکفتنا ده افدار ناورا بريز مظلوم الشرع ده في بو تطبيقها في بابتي بو افشتيغو افروج دبي هقر هناكي حرد لا يجي بهترين يعني جانبي عسكري دانسر جانبي سياسي استاهي فياما اول تصحيح ببي هرو هاجي باشاتنا سروك لكن سروك لإيرا الهرم كردستاني او شاندا يك وبش اغو جناب سروك دبن هلوستاوي ده چيبو دبن چاوديريا نونري وي چيبو گرك آن هابري و ببي و هفياما اوش بو باشتر تشتنش زور باشا چند خالك لما مرسومة دا هيا تايبت بدانان ما في كورد وكو گرانوي او كساني كلا سرجميري 1962 تو ماركراون ياوي كا زماني فرمي كردي بفرمي بناسريت بلان بوچي ما في سياسي لم مرسومة دا بو كرد باسي ليو نكراوه شو أول كماسيا حري قورية إجبر دسبيكي مقوت استامقو حرد ولاية جانبي عسكري باشتر قرك أو كاتيقو ده أفداري بريز مظلوم وفريقي خوا بقوتا إما ما ننري سياسيهان نري السياسي أبابات برسياريا وانا إما بشي عسكر لشكرية چون ويتفلي لشكري نشتماني ببي بچرنگي بچكاري وچون الكدر جي بگري چه پوست ورگري اويا عايدي وانا باشا لاينا كردي كاني رجاي كردستان بونو من أنا كسا چون أتوانيت كاريگري لسر چسباندني ما في سياسي كرد لم بابت داهبت اما شخوا يعني دسبيكا ويذا اف تشيبو اللي سرقو انا دما داويد دسبيكي برز شرع اوقاتي او فريقي خوا بوند صلاة قوت اما ت قهدار ودانشتن اللي قال كيانات السياسي ناكل او زاننجي او هبوناوي چيبوناوي وكو سرو كومار دبن هلوستو اريكرنا جروبن لشكري چيبونا اي سياسي بس انها ديتنا مدى هناك ضغط سردبي فشارك سردبي او هاي قشتي استكي
نابێ پاش بوویێرا بەرئاوێ پاش بوویێرا سوێدا پاش بوویێرا کەنیسا دوێلعە ئەوانە هەموو دە و هەروەهاژی شێخ مەقسوود و ئەو یەک کێشەی دیت وێ ببن ئەستەنگیت پێشە ڕۆژێدە وێ نتوانێت بەردەوام بێ دەسەڵاتیە سووریا ئەو ڕەنگێک بوو. پێتان وایە ئەم مافانە دەکرێت لە چوارچەوەی دەستوردا جێگەیان بکرێتەوە؟ لە دەستوردا جێگەی بکرێتەوە مافانە؟ ئێمە بژم هەگەر سوودە نەبینێ هەگەر سوودە نەبینێ وەزعی سووریت پێشە ڕۆژێدا خراپە. دوو حالە هەنن یەک ژێ یان وێ سووریا پەرچە ببێ یان ژی وێ پاشە ڕۆژاوی وەکە پاشە ڕۆژە غەیری وەکە مسرێ وەکە ئێدی و ئێدی بێ بەر سووریا نەماتوانێ پشتی هەفقا ساڵ و پشتیش 13 ساڵ کوشتن و وێرانکردن دەرکردن قەت قبول نابێ گو بزیڤرێ وەکە بەری 2011. کەواتە کورد پێداگری لەسەر ئەوە دەکات کە ئەم مافانەی کە لە مەرسومەکەی ئەحمەد شەڕەدا باس کراوە دانی پێدانراوە لە دەستوردا جێگیر بکرێت؟ ئەوە دەستور هەگەر نەبێت دەستور دمینێ تشتێک وەکە ڕاگهاندنێکی و پاشوێ توانێت و لێ بزیڤرێ بەر مەرسوم جمهوریە ئەو مەرسومایە گەرەک پێشە ڕۆژێدا تفسير ببي شروفا ببي تواني زمان قوتيه زمان كردي او كاتي او دفرين قو خياني بن كرد او خيانيا معيار لينيا نسبة لينيا قرك بيجي دفري قو خاكا كردابي او دفر فرمي بي دوام زمانك نشتماني يعني زمان نشتماني شلون زمان نشتماني گەرەک نیشتیمانی فەرمی بێ زمانی فەرمی دەکێلەکە زمانی عەرەبی باشە کێ دەبێ ئەم مافانە جێبەجێ بکات؟ ئێمە ئەتبێژم گەرەک ئانها ئەڤڕۆژ هەگەر ئەو کۆبوون چێ بێ لەگەڵ جەنابێ سەرۆک ئەم هەموو دزانن دنیاژی دزانێ خۆدی ڕۆڵ و باندۆر و گرانیە بۆ پێشە ڕۆژە ڕۆژهەڵاتە ناوین تەمامی و هەروەهاژی وضعي كردي يعني هاتنا توم باراك وهاتنا وبو سروك ببي وكشاهدكي وجرانتوركي جبو تنفيذا ريكفتناتي اما ديتنا مدى قرك باش في كوبوني شانده وباش آگو کنگره 26 نیسانی در چویه گرک برو شام و دیالوگی بکه و گفتگوی بکه و جبو چارەسەریە مەسەلەیەن سیاسی. بەڕێز نەواف ئەمڕۆ لە هەولێر کۆبوونەوەی نێوان تۆم باراک و مەزلوم عەبدی بەڕێوە دەچێت بێگومان هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی لەم بابەتانە هەبووە. خاڵی بەهێزی هەسەدە لەم دانوستانانە چییە بۆ گفتگۆکردن بە تایبەتی؟ خاڵی یەکەم بۆ تەنفیزە ڕێکەفتنە دەهێ ئاذارێ مخابن زلال نەبووی ji herdû laya yani nezalaliya beşê eskeriye paş wê dibêjê milletê Kurd milletek asîl e di Sûriyade bes ew tiştên siyasî tetarruq lê nebûne negihiştinê de yek duam bawerî di nav herdû layaya de nemaye sîyem her yek herdû laya ji desthilatê Sûriya و هەروەها ژی قەسەد حەز دکێ ئەمر واقع بکێت vê ئەو قوناعەغادە ji بۆ بکێ کاغەت دەست خۆ کاغەتێ قەوەتێ ئەوە نابێ ئەو تەنفیز دەبێت تەنفیز ببێت و ئەو ئەمریکی ئاگەهدارن سەر ئەوێ ئێستا خوێندنە بوو دراگەهاندنێدا ئەوە تەنفیزە قانونێ ئێستا دۆنی بەڕێز مەزلوم سەر ماڵپەرا خۆیان ئێکس گوتیە ئێمە ئەمێش دەڤەرێ چەپەرە ڤەکشن ئەمێل سەر لای دەڤەرە ڕۆژهەڵاتی فەرات هەرن ئەوە شتێکی دروستە ڕاستە باشە بەر کورد هەموو دەری هەیە باشە کەواتە هەنگاوی داهاتووی هەسەدا چی دەبێت بە ڕۆژاوای کوردستان هەنگاوی داهاتووی هەسەدا ئەبێ چی بکات مە داهاتوودا هێڤیامە من گەشببینم
باشتر دەبێ دیارە هەر چشت سیاست ممکن چ ممکنە ئێستا ممکن ئەو شتێ ئێستا دەرچووە ئەو شتانە هەگەر بێ تاکیدکردن دەستورێدا هەگەر شرۆڤە ببێت مەسەلەن قانونیدا هەنێک تەفسیرات هەیە شتێک هەیە گوتنێک هەیە دەبێژێ گوتنێک هەیە زیاتری معناک دەدێ ئەو دناو مەرسومدا زۆر هەن ئەوانە تەفسیر ببن ئەوەش بەرپرسیاریە ئەو کۆمیتا هەوبەشە 26 دیتنامەدا هاتن یەک سەدەمێ سەرەکە ئەوە ژ بۆ تەنفیزا ڕێکەفتنە دەهەیە ئادارش لای لەشکریدا و هەروەهاژی ژ بۆنی شاندا هەڵوێستی ئەنە کەسە لەبارەی مەرسومی سەرۆکایەتی کۆمار کە ئەحمەد شەرع ڕایگەیاند چییە؟ ئێوە چۆن دەڕوان ئەم مەرسومە دەبینێ هەلوەستا ئەم کەسە ئەڤڕۆژ داخوایانیژی دەرچێ ئەگەر دەرچوو بۆ دەرنەچوو بێ ئەس وێست بێ من بەیاننامەتان دەبێت لە بەیانناماوێ دەرچێ و دەبینێت شتێکی ئیژابیە گاڤک لەسەر ڕێگای ڕاست ئەمە کێشەکانی سووریا چارەسەر دەکات؟ کێشەکان سووریا تەمامی کێشە نابێ هەگەر هەروەها هەموو پێکهاتی بە ئەو ڕەنگایە بە ئەو شێوەیە تەعامل نەبێ یعنی نابێ کورد ڕازی ببێ و درزی ڕازی نەبێ نابێ کورد و درزی ڕازی ببێ ئەو دەوێت بگهێشێ على الأقل کێماسیا خۆدا بگهێژێ حالات نەناڤەندیە ئیداری هەر کەس دەڤەرا خۆدا خودان حق بێ برێڤەبەریە خودان حق بێت ترافیکێ خودان حق بێت پۆلیسدا خودان حق بێت خوێندنا خۆدا هەگەر ئەو دەستپێک هەگەر نەبوو شێوەی بێ زۆر سپاس دەکەم بەڕێز نەواف ڕەشید ئەم بە ئەندامی نوێنەرایەتی ئەنە کەسە لە هەرێمی کوردستان زۆر سپاس لێرە لەگەڵ ما بووی.